بۆ هەموو خەڵک خوا لە قورئانە دەفەرمێ وەقولوا للناس حوسنا بۆ هەموو خەڵکی با زمانت شیرین بێ وەقولوا للناس حوسنا بەڵام کە دەگاتە سەر دایک و باوک وەقولوا للناس حوسنا حرامە بەڕێزان سبحان الله سەیری دیسانە وردی قورئان کەن ئەبێت لەگەڵ هەموو خەڵکە کە ڕێک و پێکن لەگەڵ تاو کە دۆستن و ئاشنان و مسڵمان و هاودینتن و هەر مرۆڤن لەسەر شوێنێک تووشت دەبێ وەقولوا للناس حوسنا لەگەڵ هەموو خەڵکە با قسەی جوان هەڵبژێرە بەڵام قسەی جوان بۆ باوک و دایک نییە بۆ باوک و دایک وەقل لەهما قەولا کەریما ئەبێ زۆر لە جوانەکە لەگەڵ ئەوەی وشەکە جوانە پڕ ئەدەبە پڕ حورمەتە ئەبێت دەنگیشت نزم و جوان بێ ئەبێت دەنگت تۆنی نەرم بێ ئەبێ قسەکانت بۆنی گوڵاو و عەتریان لێ بێ قسەی باوک و دایک ئەبێت جیاواز بێ لەو قسانەی کە لەگەڵ خەڵکا دەیانکەی لەگەڵ هەموو خەڵکا زمان شیرین بە بەڵام قسەکانی هەڵبژاردەی دایک و باوک ئەبێت جیاواز بن ئەو حوسنە ئەو کەریمە بەڵام وەڵاهی جێگەی داخە بۆیە ئەم دنیاش ئیسراحەتی بۆ کەس تێدا نەماوە کابرا لەگەڵ هەموو کەسە زمانی شیرینە کچە لەگەڵ هەموو کە ساڵەی شەکرە دەتوێتەوە سبحان الله ئەو قسانەی لەگەڵ باوکی دەیکا ئەڵەی بەردە و بەسەر دڵی دەکێشێ لە دەرەوەی ماڵ شەکری شیرینە کە گەیشتەوە ئەو دیومەتخەری ئەو ماڵە بۆ سەر ئەو دایک و باوکە قوڕ بەسەرە ئەڵەی ژەهرە بەسەریان نادەڕشێتەوە ئەخ بۆیە ژیان ئیسراحەتی نەماوە ئەنجا کاکی گەنجم ئەڵێ وەڵای مامۆستا هەست بە قەلەقی دەکەم هەست بە دڵتەنگی دەکەم وەڵاهی بەرەکەت لە ڕزقمان نەماوە لە خوێندنمان نەماوە بگەڕێەوە ئەوە قورئانەکەیە لەگەڵ هەموو خەڵکە حوسنە بەڵام لەگەڵ دایک و باوکتان حوسنانە کەریمە واخفض لهما جناح الذل من الرحمة باڵیان بۆ ڕاخە بەڵام من الرحمة لا من الخوف والمداهنة يعني ئەگەر کەسێک ئاوا دەستی ڕاگرت بوو دایک و باوکی بەسەریا بڕوە بەڵام بۆ دووشت بوو من الخوفی وتی لە ترسی لۆمەی خەڵک ئایوا دەڵێ کاکە چی بکەم وەڵی بەیانی حامان دەچێڵن دایکی خۆن دایکم فڕێدەم بی بەمە خاڵنی بە ساڵات چوان ناوەڵا بۆ خۆم بەدەستی خۆم خزمەتیەکەم با لۆمەی خەڵکمان نایەتە سەری یەک زەڕە پاداشت لای خوانی ئەگەر لە ترسی لۆمەی خەڵک بوو ولا المداهنە نەک بۆ خۆ دەرخستنیش بێ هەیە خزمەتی دایک و باشی یەکە بڵێن وەڵا باوکم فڵان کەس ئەشهەدو بالله ئەوە کوڕە ئای چۆن خزمەتی باوکی دەکا قاتی شاڵی زاخۆی باوکی دایمە لەبەرایە وەنەوشەی بۆ کڕیوە و خانووی بۆ کردو و ئەمە لە نێتی ناودڵ تابێ نابێ من الرحمة بەس لەبەر خۆشەویستی بێ لەبەر ئەوە نەبێ باوکم بۆیە خزمەتی دەکەم چونکە بڕیارمانداوە لە بینی کوڕۆکچەکاندا ئەگە باوکم مریان دایکم مر ئەو ڕیزە دوکانە بۆ ئەو کەسە بێ بە پیری خزمەتیان دەکا هەندێک خەڵک هەیە بەداخەوە ڕێزمێ بۆ ڕووی جەنابتان خزمەتی دایک و باوکی دەکا لەبەر مادە ئەڵێ دەبێت چێت باوک و دایکی خزمەت کرد خانووەکە بۆ ئەو بێت تایی خانووەکە لەسەر ئەو تاپۆ بکرێت دوکانەکە بۆ ئەو بێ ڕیزە دوکانەکە بۆ ئەو بێ فڵان زەویە بۆ ئەو بێ ئەوەی لە لای نەبێ مەحروم دەبێت ئەڵێن کاکە ڕازین ئەمە نا من الرحمة ئەبێت لەبەر ئەو پەڕی خۆشەویستی بێ کە خزمەتی دایک و باوکت بکەیت عەرزم کردن لا من الخوف لە ترسی لۆمەی خەڵک نەبێ وەڵا دوای خەڵک چیمان پێ دەڵێ بڵێن وەڵا باوکیان فڕێدا و وەڵا دایکیان بردە خانەی بە ساڵات چوان و کاکە دوای لە تەعزیەکەی حیامان دەچێت بەخوا لەبەر حیا چوونی خەڵکت بێ ئەجر نییە تۆ ئاەتی خوا جێبەجێ نەکرد ولا المداهنەتی لەبەر خۆ دەرخستنیش نەبێ بۆی خەڵک بڵێن وەڵا ئەشهەدو بالله باوکم کوڕ هەر دەبێ وا بێ دوای عالم کە هات مەدحت بکا و ناوی خۆت ببیستێەوە و ئەمە خوا ئاگاداری نێتی ناو دڵەکانە نە واخفض لهما جناح الذل من الرحمة لەبەر ئەو ڕەحم و بەزەیە بێ کە خوا خستوێتێ دڵتەوە چۆن ئەوان بە مناڵی ئاخر باوک و دایکی ئێمە تخواکە ئێمەیان بەخێو کردووە چاویان لە پارەی ئێمەوە بوو هیچمان هەبوو چاویان لە خانووەکەمانەوە بوو چاویان لە پلە و پایەکەمانەوە بوو چاویان لەوە بوو دایکمان کە دەستی دەخستە پیسیمانەوە خەڵک مەدحی بکا بڵێ بەخواژنی چاکە باوکمان کە شەو و ڕۆژی دەخستە سەریەک و پارۆنانەکەی دێنایە سەر سفرەکە مەبەستی ئەوە بوو خەڵک بڵێن بەخوا پیاوێکی دڵسۆزە هەر بیریان لەوە نەکردوێتەوە لە خۆشەویستیە بۆ تۆ ئەوا خزمەتیان دەکردی ئەبێت تۆش کە گەورە بووی ئەو خزمەتی دایک و باوکەت بە هەمان نەفەس بێ بەس ئەو خۆشەویستیە بێ ئەبێ خۆت وەقل ڕەبی ارحمهما کەما ڕەبەیانی صەغیرا دایمە دوعام بۆ بکە یا ڕەبی خوایە چۆن ئەوان بەبەزەیی بوون لەگەڵ مندا چۆن منیان پەروەردە کرد و دەستیان پێوەمەوە بوو لە مناڵیدا یا ڕەبی خوایە لەم کاتی بە تەمەنیشدا خوایە تۆ ئەوا ڕەحم و بەزەیی خۆتیان لەگەڵا بنوێنی